دەی کوڕم دەی دیسان لاقت بشکێنە دەی ئەو سەیری چی دەکەی؟ ئەفلام کارتون ئەوە بە کوردی سەیری دەکەی؟ بەڵە دایکە سەد جارم تو بە ئینگلیزی سەیری کە سەد جارم تو بە ئینگلیزی فێر بە دایکە بێنە بمدەوە کوڕم نەدەمەوە ئێمە بە کوردی قسە دەکەین پێویستە تۆ ئینگلیزی فێربی دایکە من کەمێک ئینگلیزی دەزانم مامۆستایەکان دەڵێن یەکەم زەزمانی یەکەم زەزمانەکەین تر کوڕم ئەو کەمێکە بەس نییە دەبێت فول ئینگلیزی قسە بکەین ئێمە وا بخۆمان کورد نین وا لە دەرێ لە ژوورێ بە کوردی قسە ناکەین دایکە خۆ کوردی ئەوەی من و تۆ قسەی پێ دەکەین ئەوە هەو نییە ئەدی چییە؟ دەبێت ڕێزمان فێر بین کوڕم زانایەکان دەڵێن هەرچەند زمان بزانی ئەوەندە بەشەرەی دایکە برادەرێکم هەیە لە قوتابخانەی دایک و بابی لە منداڵیەوە فێریان کردووە بە ئینگلیزی قسە بکە ئێستا ئینگلیزی فێر وە کوردیەکەی نازانی کوردیەکەی دەڵێ هەموو تێکەڵ و پێکەڵی دەکا یەک کەلیمە دەڵێ هەموو قوتابخانە گاڵتەی پێ دەکەن کوڕم واز لەو قسانە بێنە من وتم ئینگلیزی فێرەبی یعنی ئینگلیزی فێرەبی بۆ دایکە تۆ ئینگلیزی دەزانێتە بم بڵێ ئەجکو ئەی دایکە بە دەرکە زانیدا دەچی دەهۆ دایکە دەهۆڵی شاییە ئەچی پێ دەڵێ دایکە بە دەرکەی دەڵێن دۆر دۆر دە باشە دەی من سوزانم ئەی دەزانێت بە پشیلەی دەناسی پشیلە کوت دایکە کوت نییە ئەدی کوت چییە؟ کوت شارەکە لە عێراقی ئەدی بە پشیلەکەی دەڵێن چی؟ کات ئای کوڕەکەم ئینگلیزی چەند جوان دەزانی ئەی دایکە ناڵم دەزانم ئەخە دەبی زیاتر فێربی زیاتر باشە ئێستا و کاتی وانە ئینگلیزیە باشە دایکەم سەر چاو ئافرین کوڕی من کوڕم عیبە و لەگە کچی خەڵکی قسەی دەکە عیبە کوڕم عیبە خۆم کاک سعدی فلتر ئافرەتە حیاما چکرۆ کاتەمان پێ دەکەی نانە حەد فلتری زۆر جوانی تێ زوانم فلتەر و ملتەر چ حیامامە بە ئەولی لە خۆت کردە عارەب واز بیدا کوڕی من خەریکە ئەو دڵم بتەقی بەس تێ بکەم لیمۆت ناردە کوێ کاک سعدی گیان لیمۆ خوشکی منە فەراغێکی گەورە هەبوو لەناو ئەو پلانی کە دام نابوو دوایەوەی لێکۆڵینیەکەم لەگەڵ خۆم کرد لەگەڵ خۆم دانیشتم سێم کرد فەراغەکە زۆر زۆر گەورەیە بۆیە لیمۆم نار بۆ پڕکردنەوەی فەراغەکە فەراغی چی و حاڵی چ گورە کوڕم لیمۆ هاوسەری منە دەی بزانم بۆ چێت ناردی بێژان کاک ئەو کوالیمۆ سادی کوالیمۆ گورە من سەعاتەکە لی دەپرسم نازانم لیمۆی ناردە چێت دەرێ دایگیان ئەستا بە کاک سعدی شموت ئەو پلانی کە دامنا دوای بیرم کردەوە لەگەڵ خۆم دانیشتم زۆر قسەم لەگەڵ خۆم کرد چارەگە لەگەڵ خۆم قسەم کرد دوای ئەوەی بۆم دەرکەوت ئەو پلانی دامانەوە فەراغێکی گەورەی تایە لا حول ولا قوة إلا بالله وایگە ئەی تۆ بمنەوە تۆ تەلەفۆن کە بۆ تۆ ڕەشی بەس بۆستە بابا بابە ئەی من ئەو فەراغە گەورەی بۆ جێمێشتووە لیمۆم نار بۆی فەراغەکە پڕکاتەوە تا لیمۆ نەیەتەوە تۆ نابێت تەلەفۆن بکەیت ئەو فەراغی لە من گرتەوە دڵم یەک بۆ قسە لیمۆ نا سادی قیناکە مێشکی تێکمێ کاکە واللهی نیەمتان شێت کرد ئەبڵە ئەمیرە چاوەکەم دەبا تەلەفۆنەکەی بکە زوو مەوزوعەکە نەجاتمان بی کاکە خێرسی با پۆلیس بەمگری بابێتەوە کاک سعدی گیان بابێتەوە تەلەفۆنەکەی بۆ بکە هەوا دەبەس بە قسەم بکە هەوا تاکسی وانجان ئەرە وەڵاوەک پێم وتیت بە قوربانە بم یان دوکانە هەڵەگرمەوە یا لە قەیسەرەکە ئەو لا دوکانێکی تدانێن باشە بە ساقڵ بم کورە هیچ نییە ئەم مشکلێکی بەسیتی خۆمانە ئایشەڵاویش حەلە بێت وەک پێم وتی لەم دوکانە مامەوە پێتەڵێم لەوێش کە دوکان گرە پێتەڵێم بە ساقڵ بم دە باشە دەی با زۆر لە کاتێ دەگرم خواحافیز کاک ڕەشید گیان باشێ یاخوا بەخێر بێ کاک ڕەشید سعدی و نەبینیوە ئەرێ بۆ ئەم شەوەش بوو ئەڵێ ئیبراهیم تافڵۆسی لێون بۆ لیمۆخان زۆر لەو مهمترە کە باسیەکەیت والله کاک ڕەشید گیان تەلەفۆنی بۆکەم موبایلەکەی داخراوە تۆ تەلەفۆنێکی بۆ کە بزانە جوابی تۆ نایەتەوە نەیکردوتەوانێ وەڵام من وحدەم پێ نییە بە قوربانێ بم گەلوکرا داخراوە چی بکەم نازانم باشە تۆ نەوبینیوە نەهاتۆ بۆ دوکان هیچ قسەش لەگەڵا نەکردووە ئەرە وەڵا نە ئێستا کامیان ئایانە وەڵی نازانم بەخوا بیرم چۆ دوێنێ بوو کەی بوو لێرە بوو
باشە هیچی بکەم باشە کاک ڕەشیدیان کە هاو پێ بڵێ یەک تەلەفۆنم بۆ بکات دڵم لەلایەتی چونکە ئەمە قەت سەعدی نییە تەلەفۆن بۆ من نەکا هیچ ڕۆژێک من پێی بڵێم پێی بڵێ کە هاو بڵێ تەلەفۆنی بۆ لیمۆ لا بکات حول ولا قوة إلا بەسەر شاو لەبەر خاتی تۆ پێڵم کە ئەو بێڵم تەلەفۆنی بۆ لیمۆ بکە دە باشە دەی خوا حافیز خواحافیز با منیش تەلەفۆنێکی بۆ بکەم بۆ خاتی خوا بزانیت بڵێ داخراوە بێ سعدیشی لێ هات بێت کورە دەکەیتی خۆیەتی والله